چاوگەڕانێکی خێرا بەسەر ئەوەی لە ساڵی 2022دا بەسەر دنیادا هات. لە ڕۆژەکانی کۆتایی ساڵی 2022 زاینی نزیک بووینەتەوە. ئەگەر بمانەوێ خێرا چاوێک بەسەر دنیادا بگەڕین چی دەبینین؟ ساڵانێک بوو کە کارناسانی واقعبین و بە دیاریکراوی ئەو دانشمەندانێ کە بە کەڵگوەرگرتن لە سۆسیالیزمی زانستی ڕوودا و ڕەوچەکان لێک ئەدەنەوە، بوونی قەیرانێکی پێکاتەیی لە سیستمی سەرمایەداریان بە هەڵسەنگاندنی گەلێک فاکتی واقعی بەڵگەمەند کرد. ساڵی ڕابردوو ئەم قەیرانە وەها ئاشکرا بوو کە کارناسان و ناوەندە گەورە بۆرژوازیەکانی وەک سندوقی نێنەتەوەی دراویش قبوڵیان کرد. بەڵام ئەوان قەیرانەکەیان نەک سەرچاوەگرتوو لە بنەمای گەنیوی سەرمایە، بەڵکو سەرچاوەگرتوو لەسەر هەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و شەڕی ئۆکراین لە قەڵەم ئەدا. لە حاڵێکدا ئەو دوانە موسیبەتی تۆنکەرەوە و بەرهەمی قەیرانەکە بوون نەک بەدیهێنەری. پێناسەی ئەو قەیرانەی کە ئێستا سەرجەم کارناسان دانی پێدادەنێن بریتیە لە هەڵاوسانی نێوان 10 تا 20% لە وڵاتانی گەشە سندووە تەوەڕۆمی بانتر لە 40 تا 50% لە وڵاتانی وەک ئێران. لە ئاکامی ئەم قەیرانەدا بە سەدان ملیۆن لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەژارتر بوون. لەبەر ئەوەی سەرەڕای ئەو خەباتە سەرکەوتوانەی کە بۆ زیادکردنی هەغدەست بەڕێوەیان برد، لە هیچ جێگایەک زیادبوونی هەغدەستەکان لە ئاستێکدا نەبوون کە هەڵاوسانی ڕۆلە زیادبوون پوچە بکاتەوە. لەم پەیوەندیەدا دەبێ ئاماژە بە گرانی لە ڕادەبەدەری سوتەمەنی و مادەی خۆراکی بکرێت کە بوونە هۆی گرانبوونی زیاتری مەسکەن و باقی کاڵاکانیش. لە ناخی ئەم قەیرانەدا شەڕی ئۆکراین بە بوار خۆشکردنی ناتۆ و لەسەر ویانەوە ئەمپریالیزمی ئامریکا و دەستدرێژیکاری حکوومەتی رووسیا ڕوویدا. ئەم شەڕە گورزێکی گەورەی لە خەڵکی ئۆکراین وەشاند و وڵاتێکی وێران و بە ملیۆن کەسیشی تووشی ئاوارەیی کرد. جەماوەرێکی ملیۆنیش لە ئاستی دنیادا لە زیاتربوونی گرانیەکانی دروست بوو لە ئاکامی ئەم شەڕە و لە بواری سوتەمەنی و خۆراکەوە تووشی ئازار بوون. کۆماری ئیسلامی بە فرۆشتنی پەهبات و چەکوچۆڵی هەزان قیمەت بە حکوومەتی رووسیا بووەتە بەشدار لەم شەڕەدا. لە یەک ساڵی ڕابردوودا قەیرانی ژینگەی هەروە قوڵتر بووەتەوە و دواهاتە وێرانکاریەکانی سەرجەم بەشەریەتی خستوەتە ژێرکاریگەری خۆیەوە. بەڵام لە بەرامبەر موسیبەتەکانی داسەپا و بەسەر خەڵکدا جەماوەری کرێکاران و بێبەشان بێدەنگ نەبوون. لە یەکەم ڕۆژەکانی سەرەتای ساڵدا خەڵکی قەزاقستان لە دژی دوو بەرابەربوونی نرخی سوتەمەنی ڕاپەڕین و کرێکارانی نەوت لە ڕۆژاوای وڵات پێشاهەنگی ئەم ئاخێزە بوون. ئەم خەباتە حکوومەتی ئەو وڵاتەی ناچار بە پاشەکشە کرد. خەباتێکی جەماوەری تری ئەم مەیدانە لە ئامریکای لاتین و بەتایبەت لە ئێکڤادۆر ڕوویدا کە خەباتی جەماوەری سریلانکای لە ئاسیا بەدووادا هات. لەوێش جەماوەر دژ بە گرانی نیۆلیبرالیزمی هاری ئابووری گەندەڵی بەرینی حکوومەتی هاتنە مەیدان. کابینەکەیان لێ هەڵوەشاند و سەرۆکۆمار و چەند وەزیری گەندەڵیان لە وڵات کردە دەرەوە. خەباتی جەماوەری لە چەند وڵاتی عەرەبی وەک عێراق، لۆبنان و ئوردون و گرنگتر لەوانە شۆڕشی ئێران لە زۆمرەی بەرچاوترین ئاڵوگۆڕەکانی ساڵی ڕابردوو بوون. یەکێک لە یەکەمین و گەورەترین مانگرتن و نەڕزایەتیەکان لەلایەن 200 ملیۆن کرێکارەوە لە هێند و لە ڕۆژەکانی 28 و 29 مانگی مارسی 2022 بەڕێوەچوو. کرێکاران خوازیاری زیادبوونی هەغدەست، بیمەی باشتر و ڕاگرتنی خصوصی سازی بوون. یەکێتیەکان بە هەڵسەنگاندنی ئامارەکان سەلماندیان کە لە کۆی سەروەتی بەرهەمهاتوو لە هیندستان 70% چووەتە گیرفانی کەمینەکەیەوە و تەنیا 30% دراوە بە کرێکاران. مانگرتنی گرنگ و شیاوی ئاماژەیەتر لە ئاسیا دەست لە کارکێشانەوەی دەیان هەزار کرێکاری کەشتی سازی لە کوریای باشوور بوو. لە نێو داخوازیەکانیاندا دەکرێت ئاماژە بە داخوازی 30% زیادبوونی هەغدەستەکانیان بکرێت. یەکێتی کرێکاران لە ماوەی وتووێژ بۆ زیادکرانی هەغدەستەکاندا ئەو داواکاریەیان بۆ 15% داشکاند.
لە ئەمریکا لە ئاکامی چەند ئاکسیۆندا حەقدەستەکان لە هەندێک حاڵەتدا تا 7% بەرزکرانەوە، بەڵام تەوەڕۆم و هەڵاوسانی 10% ئەم زیادبوونەی پوچەڵ کردەوە. لە نێو ئەو حرەکەتانەدا کە کاریگەریان هەبوو دەکرێت ئاماژە بە مانگرتنی کرێکارانی ڕێگەی ئاسنی ئامریکا بکرێت. مانگرتنی بەهێزی ئەم کرێکارانە پێکابینەی بایدنی بە قازانجی خاوەنکاران بە شێوەیەکی ئاشکرا کێشایە مەیدان. ئەم کابینەیە لە مەجلسی نوێنەران یاسایەکیان پەسەند کرد کە مانگرتنی کرێکارانی بە نایاسایی ڕاگەیاند. بەم جۆرە ئەفسانەی بێناوەڕۆکی بێلایەنی دەوڵەتەکان لە کێشمەکێشی نێوان کرێکاران و خاوەنکاراندا جارێکی تر لە قاودرا. ئەوەی کە سەبارەت بە خەباتی جیهانی چینی کرێکار ئاماژەی پێکرا لە ڕاستیدا مشتێک بوو لە خەروارێک و چینی کرێکار لە ئەوروپا و لە زۆربەی وڵاتانی دنیا لەم ساڵەشدا سەنگەری خەبات لە دژی دەوڵەتەکان و سەرمایەدارانی چاوسێنەریان چۆڵ نەکرد. بەڵام ئەو خەباتە جەماوەری و کرێکاریەی لەسەرەوە ئاماژەیان پێدرا بوونەتە هۆی ئاڵوگۆڕی جۆراوجۆری سیاسی. لە هەندێک لە وڵاتانی ئەوروپایی ئەحزابی دەستەڕاستی تۆندرۆ لە دەسەڵات نزیک بوونەوە و لە ئەمریکای لاتین، لە شیلی، کۆلۆمبیا و برازیل باڵی چەپی بۆرژوازی دەسەڵاتیان بەدەستەوە گرت. لە بەرامبەر وەها بارودۆخێکدا ڕاستیەکی حاشا هەڵنەگەر بوونی هەیە کە ئەویش ئەوەیە سۆسیالیزم تەنیا هیوای ڕزگاربوونی بەشەریەتە لە گشت ئەو موسیبەتانەی کە نیزامی سەرمایەداری بەسەر دنیادا سەپاندووە.